ناسینەوەی ئاستەمە کەسانی شارەزا ئەوان باشتر دەزانن. ئێستا ئەمەی دەبینن ئەمە خۆڕستە 100% سروشتیە. ئەمەش نمونەیەکە لەو هەنگوینە سروشتیی چای مەقلوب. ماشەڵا نمونەی کەمە. خۆشیەکەی ئەو هەنگوینە لەوەیە بێدەستکاری مرۆڤە. سڵاو، من سەروەر محەممەد شەریف، دانیشتووی گوندی گڵەشین ناحەی کەڵەکچی سەر بە قەزای شێخان. پیشەی من هەنگەوانیە چەند ساڵێکە، نزیکەی 10 ساڵێکە لە چای مەقلوب خەریکی هەنگەوان و ساڵانێکە وەک بڵێ هەنگەوانی خۆی لە خۆیدا خۆشەویستیە، عشقە، وەرزشە، هەمووش ئەر شتێک باش بێ لە هەنگەوە من دەبینم، خۆشەویستی لە هەنگ دەبینم. دووەمیش وەک سوودێکی مادی بە ئێمەی هەنگەوان دەگەێنێ کە بەرهەمێکی سروشتی خۆڕست پڕسوود و مەفا بە دەور و بەر و دۆست و حەبابمان بگەێنی. گەرمای هاوین و سەرمای زستان کۆڵمان پێ نادات ئێمە ئەو ڕێگە دوورە دەگرینە بەسەر شاخەکان و کێوەکان بەسەر دەکەفین بۆ ئەوەی بگەین بە حەز و ئارەزووی خۆمان کە هەنگەوانیە. ئێمە وەک هەنگەوان هەنگەکانمان سندوقەکانیان لە هەرچی شوێنی سەختە دایدەنین بۆ ئەوەی پارێزراو بێت لە دەستی ئەملاو ئەولا و دواتریش بەرهەمێکی سروشتی جوانمان پێ ببەخشێ. چۆن ئێمە بزانین خەڵکانێک زۆر پرسیار لەوە دەکەن ئایا چۆن بڕواکەم کە هەنگوینەکەی تۆ ئەسڵە یان چ جیاوازیە لەگەلەوەی بازار. خۆی هەنگوین هیچ ئەوەیەکی نییە، پێوەرێکی نییە کە وەک بلێ مختەبەرێک یان شتێک بپێورێ. ڕاستیەکەی ئەوەیە ئێستا ئەمەی دەبینن ئەمە خۆڕستە 100% سروشتیە، ئەسلی و ئەوەکەی لەسەر ساحێب هەنگەکە دەمێنێتەوە، بڕوا و سیقەی هەنگەوان خۆی. هیچ کەسێکی تر ناتوانێ ئەوە بکە کە لە ڕێگەی مختەبەر بێ هەر فەحسێکی تر بێ. بەڕاستی ئەمە ئێستا لە شوێنێکی سەختی ئەم بەرزە چیایە دامان ناوە. ماشەڵا بەرەمێکی جوان، هەنگوینێکی جوانی هێناوە. چەند ڕۆژێکی تر کاتی بڕینەوەیتی ئیشەڵا بەرەمێکی ناوازەمان پێ دەبەخشێ. هەنگوینێکی سروشتی زۆر جوان، هەنگوینی ئەسڵ لەگەڵ ئەوەی بازار چۆن دەناسرێتەوە. ناسینەوەی ئاستەمە کەسانی شارەزا ئەوان باشتر دەزانن، چونکە ئەستەمە بزانی ئێستا مادەیەکی زۆر لەگەڵی بەکار دێت. بۆ نمونە کەسانی وایە ئەڵێ لە بە فرگرەوانە دەکەین بۆ ئەوەی ببەستێ، ئەگەر نەیبەستێ ئەوە ئەسڵە. ناشتی وان نییە، لە خۆی لە خۆیدا ڕاستیەکەوان نییە. هەرچی بەرەمت هەیە هەندێک لەی مندوزی لەگەڵ تێکەڵکە نابەستێ لە فرێزەرە یان لە ساردکەرەوەیە. ئێستاش بەگوڵەی تێستێکی هەنگە سروشتیەکەی خۆمان دەکەین کە خۆڕستە. ماشەڵا بەرهەمێکی جوان، هەنگوێنێکی سروشتی. خۆی هەنگەوانی خۆشیەکەی لەوەیە بەرهەمێک سروشتی و بە وجدانەوە پێشکەشکەی. ماشەڵا ئەو هەنگە هەنگوینێکی سروشتی 100% بەرەمێناوە، شەماکانیشی خۆی دروستی کردووە و هەنگوینەکەیشی هێناوە. ئێستا تەقریبەن کاتی بڕینەوەیەتی. من ماوەیەکتر دەوەستم بۆ ئەوەی گەراکانی بە تەواوی دەرچێ، زیان بە هەنگ نەگەێنێ، بۆی کە لە دوای بڕینەوە کە هەنگوینەکە لێ دەردێنین هەنگەکە هەر بە بەهێزی بمێنێتەوە بۆ زستانی دوور و درێژی لە پێشە بگا بە ساڵێکی تر. ئەمەش نمونەیەکە لەو هەنگوینە سروشتیی چای مەقلوب. ماشەڵا نمونەی کەمە. خۆشیەکەی ئەو هەنگوینە لەوەیە
بێدەستکاری مرۆڤە مرۆڤ تەنها ئێمە وەک مرۆڤ بەس چاودێریمان کردووە سەداسەد سروشتیە بۆ زۆربەی نەخۆشیەکان بگرە بۆ ئەوانی نەخۆشی شەکرەشیان هەیە هیچ کێشەیەکی نییە و زۆر سروشتیە